بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين محمد صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. خوشكم براني برزم، السلام عليكم ورحمة الله وبركاته. سردمي تابعيه عبد الله كري مسعود رضا ورحمتي خوایلی بێ لەیەکێک لە مزگەوتەکانە نوێژەکات. دوای تەواوبوونی نوێژەکەی ئەوانی کە لە ناو مزگەوتەکە بوون کە زانیان هاوڵی بەڕێزی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەوەیە، بە دەوریەوە کۆبوونەوە قەرەباڵغیەکی زۆریان لە دەوری دروست کرد. عەبدوڵای کوڕی مەسعود کە ئەم قەرەباڵغی لە دەوری خۆی بینی فەرمۆی لێم دوور بکەونەوە، بەڕاستی ئەو کاری کە ئێوە ئەیکەن، ئەو قەرەباڵغەیەی کە ئێوە لە دەوری من دروستان کردووە، ذلة للتابع وفتنة للمتبوع. بەڕاستی ئەم کاری کە ئێوە ئەیکەن ذلەتە بۆ ئێوە کە ئەم قەرەباڵغیەتان دروست کردووە، ئێوەی پێ بچووکە بنەوە، و فیتنەشە بۆ ئەو کەسەی کە ئاوها دەوری قەرەباڵغەکەن، لەوانەیە بە بینینی قەرەباڵغەکە ئەو کەسە لە خۆی بگۆڕێ، لە خۆی بایی بێ، کبرێکی بۆ دروست ببێ. عەبدوڵای کوڕی مەسعود ئەو خەڵکەی بەو شێوازە لە خۆی دوور خستەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە مەدحیانە کرد، ئەی فەرموو ئاگادار بن لە سنووری خۆم دەرم مەکەن، هەروەکو چۆن نەسارا، هەروەکو چۆن گاورەکان عیسای کوڕی مەریەمیان لە سنووری خۆی دەرکرد. ئەترسا زیادە ڕەوی لە مەدح بیباتە مەرتەبەی ئولوهیەت لە لای خەڵک، کە خەڵکی پێ کافرە بێ، خەڵکی پێ بێباوەڕە بێ. لەم ئەحداثانە، لەم فرمودانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆمان دەرەکەوێت کە پێغەمبەری خوا چەند دژی مەدحکردنی زیاد لە حەد بووە، چەند دژی مەدحکردنێک بووە کە ئەو کەسە لەو ئاستەیانە بێ، تەنانەت ئەگەر بۆ خۆشی بێ ڕێگەی نەداوە صیفەتێک بدرێتە پاڵی کە صیفەتی پەروەردگارە. ببینە عەبدوڵای کوڕی مەسعود هاوڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، هەروەکو هاوڵانە فەرمۆن پێغەمبەری خوا وەفاتی کرد و لێی ڕازی بوو، و پێغەمبەری خوا فەرمۆی من لە کەسێکیش ڕازیم کە عەبدوڵای کوڕی مەسعود لێی ڕازی بێ. ئەو هەموو ڕێزەی هەیە، بەڵام ئەترسێ ئەگەر دەوری قەرەباڵغ بێ فیتنەی بۆ دروست ببێ و خەڵکیش لەو فیتنەیە ئاگادارەکاتەوە. بەداخەوە ئێمە ئەمڕۆ لەم بابەتە زۆر بێ ئاگاین و پێچەوانەکەی ئەنجامەدەین، و پێمان وایە کارێکی باشی شەکەین، پێمان وایە ئەمە بانگەوازە بۆ ئیسلام ئێمە ئەنجامێدەین. کۆمەڵێک مامۆستا، کۆمەڵێک پیاوی بەڕێزمان هەیە بەردەوام قسەی خێرمان بۆ ئەکەن، ڕێنموویمانەکەن بۆ کارە باشەکان، گومانی تیانە جێدەستیان دیارە، گومانی تیانە سوودمان لێبینیون، خوای گەورە پاداشتیان بداتەوە. پێویستە خۆشمان بوێن، پێویستە دوعای خێریان بۆ بکەین، بەڵام هەندێک لە برا، بە تایبەت برا گەنجەکان، بەڕاستی لە مەدەحکردنا تەتەڕوفیان کردووە. ڤیدیۆی ئەم مامۆستایە ئەهێنن، عینوانێکە دەن بە مامۆستاکە کە بەڕاستی مەقام و پلەپایە کە زۆر لە مامۆستاکە گەورەترە. پێیان وایە ئەمە کارێکی باشە، بەڵام خودی ئەم کارە ئەچێتەوە چوارچێوەی کاری ئەو تابعیانی کە لە دەوری عەبدوڵای کوڕی مەسعود بوون و فەرمووی لێم دوور بکەونەوە. یعنی بەڕاستی هەندێک گرتە ڤیدیۆ ئەبینی دڵت ئێشێ کە ئێمە پێویستە بە پێچەوانی ئەو ڤیدیۆیانەوە کار بکەین. یەکێک لەو مامۆستایانی کە خۆشەویستی کۆمەڵێ گەنجە ڕۆیشتووە بۆ عومرە، کە ڕۆیشتووە عیبادەتێک بۆ خۆی ئەنجامەدا. تۆی گەنج پێویست ناکە ئیتر بە مۆبایلەکەتەوە، بە کامێرەکەتەوە بە دوایەوە بی ئەقتە بە لەقتەی هەنگاوەکانی تۆمار بکەیت، پێویست ناکە بێی مۆنتاجی بکەیت و سرودێ بخەیتە سەری، ئەم کاروانە ڕاناوەستێ و کۆمەڵە سرودی تر و غوڕەبا و ینی بەڕاستی ئەوەی کە مامۆستا کردوێتی عیبادەتێک بۆ خۆی ئەنجامەدا، و ئەوەی ئەو کردوێتی ئەمڕۆ کارێکی ئەوەندە قورس نییە. هەر لە قافڵەی مامۆستاکە پیرەمێرد و پیرێژنی تایە کە تەمەنیان لەوانەیە 70-80 ساڵ بێ، ئەو عیبادەتە جێبەجێ ئەەکەن. واتە مامۆستا
ڕوبەڕووی سوپایەک نەبوو تۆ سرودێک بێنی هەنگاوەکانی مامۆستا هەمووی تۆمارکەیت و سرودەکە بخەیتە سەری. بڵاوکردنەوەی ئەم شێوازە لە ڤیدیۆ هیچ سوودێک ناگەیەنێ. ئەمە سەرڕای ئەوەی کە لەوانەیە مامۆستاش تووشی فیتنە بکە. ئەگەرچی من گومانی باشە بم قەناعەتم وانییە هیچ مامۆستایەک لەو مامۆستا بەڕێزانە بەم کارە ڕازی بن. بەڕاستی هەندێک جار ئەم مامۆستایە بان کراوە بۆ عەقیقەیەک لە مێرگەپانە یان لە سیتەکە لە باخێکا دانیشتووە کۆمەڵێک قسەی خێرەکە ئیتر پێویست ناکە عینوانێکی زۆر گەورە بۆ ئەم بابەتە بدەیت. یعنی پێویست ناکە سرودێ بخەیتە سەر هەنگاوەکان و قسەکانی مامۆستا، پێویست ناکە بە جۆرێک وەسفی بکەیت کە بەڕاستی ئەو وەسفە هەندێک جار بۆ هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەکار نەهاتووە. یعنی جاری وا هەیە ئەبینین بە کەسێک گەوترێ عەلامە، وەڵڵاهی برای بەڕێزم ئێمە لە هەموو کوردستان و عێراق عەلامە مەهن نییە. یعنی ئەم ناوە ناوێکی زۆر گەورەیە. یا بە کەسێک گەڵێن ئەسەد السودە و بە کەسێک گەڵێن باز و بە کەسێک گەڵێن شێر و بە کەسێک گەڵێن پڵنگ و بەڕاستی ئەم ناوانە ناوی زۆر گەورن. جاری وا هەیە ناو لەقەبێک بۆ خەڵکێکدا ئەڕێژن ئەگەر نیناسی ئەمە ئەڵێ ئەمە لەوانەیە مە خالیدی کوڕی وەلید بێ، لەوانەیە مە سەعدی کوڕی ئەبی وەقاز بێ. خوای گەورە پاداشی بدات هەوڵێکی خۆی داوە ئامۆژگاریەکمانەکە نەسیحەتێکی خێرمانەکە تۆ پێویست ناکە لە قاڵبی خۆی دەری بکەی، تۆ پێویست ناکە تووشی فیتنەیەکی بکەی کە عەبدوڵای کوڕی مەسعود لەو فیتنەیە ترساوە. خەڵکێک هەیە بە مەدەحکردن تێگەچێ برای بەڕێزم، خەڵکێک هەیە بە مەدەحکردن لە خۆیە گۆڕێ. بەداخەوە میلەتی ئێمە سیفەتە خراپەمانتیایە. مامۆستایەک باشە بێ ئەوەندە مەدحی ئەەکەین تا لە خۆیە گۆڕێ و کبرەکە بەسەرمانە. سیاسیەکی بەدڵە ئەمەندەی مەدحەکە تا سیاسەکە لە خۆیە گۆڕێ لێمانە بێ بە فیرعەون و ئێمە بە کۆیلەی خۆیە زانێ. هۆکاری مەدەحکردنی ئێمەیە بۆ ئەشخاصەکان کە ئەوان زۆر جار لە خۆیانە گۆڕن. بیرت نەچێ هەر کاتێک کەسێکت گەورە کردەوە ئەوە لە بەرامبەرا خۆت بچووک کردوتەوە. بۆیە ئەوە بزانە ئاینی پیرۆز ئیسلام بۆ ئەوە نەهاتووە خەڵک گەورە بکەی تا سەری لێ بشێوێنی و لە ڕێڕەوی خۆی دەربچێ. زانایەکی وەکو ئیبن عوثەیمین پێڵێن عەلامە، فەرمێ من عەلامە نیم، ئیبن تەیمیە عەلامەیە. ئەو ڕازی نەبووە پێی بوترێ عەلامە. ئیتر تۆ ئەم هەموو ناوە گەورەیە چییە ئەیهێنی ئەم پیاوەش سەرگەردانەکی؟ زۆر جار گەورەکردنە وای لەو مامۆستایانە کردووە کە سەری لێ تێکداون قسەیان لە بابەتی زۆر گەورە کردووە، دوای هەڵی زۆر گەوریان کردووە. هەر کەسێک شیاوی وەسفێک نەبێ نابێ ئەو وەسفە بکرێ، چونکە کە کەسێکت لە شوێنێکدانا شیاو نەبوو بەو شوێنە دڵنیا بە کەسایەتێکەیە گۆڕێ، دڵنیا بە مامەڵەیە گۆڕێ و دڵنیا بە تۆ بچووکە کاتەوە و دواتریش لی پەشیمانە بیتەوە و ئەبیتە مایەی سەرگەردانی بۆی. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبركاته.